هرج رخصنا هيومن رايتس ووش لكولين فانا سوريا تايبت بمافي مروفان سارا كيالي جعمانا بايتختا أردني ميفانا ميا خاتون سارا دمباش سباستو ميفانا روداوية ام بيتشكي بحثا هرقليان فيرا بورا وبكن يا هيومن رايتس ووش او شيستو سيكس لكيدري هاتنا قرتن چاوا هاتنا بوغ هستن جبو تركيو لكي جان زندانا تركيا هادمينن ما أكثر من 63 زیاتر لە شخص سوري 63 کەسی سووری دەستگیر کراون لە ناوچەکانی داگیرکراوەکان لەلایەن تورکیا و لە باکووری سووریا و گواسراونەتەوە لە سووریاوە بۆ تورکیا و زیندانی کراون بە تۆمەتی هەڵگرتنی چاک و ئەوان لەبەرەوەی ئەوان ئەندامن لە گروپێکی تروریستی کە تورکیا بە تروریستیان ناو دەبات بۆیە ئەوان لە بنەڕەتدا لە سووریا بوون بەڵام بە شێوەیەکی نایاسایی گواستراونەتەوە بۆ کیژان دەڤەرێ هاتنە ڤەگوهستن یعنی چاوە پرۆسەیە ڤەگوهستنە ڤانگرتیان برێڤە چوویە و دکیژان دەما ساڵێت کیژان ساڵێ دەبووە ئەو حاڵەتانەی کە ئێمە تۆمارمان کردوون وا دیارە ئەمە دیاردەیە کە تا ئێستا بەردەوامە بەڵام ئەو حاڵەتانەی کە ئێمە تۆمارمان کردوون لە نێوان مانگیدا تا وەکو 12 بوو و لە سەریکانی تۆمار کراون و ئەوان لەوێ گواستراونەتەوە بۆ ینی هەژمار بتەنێ و سوپای نیشتمانی سووریا کە سەر لایەنگری تورکیایە و پاڵپشتی دەکرێن لایەن تورکیاوەت کراوە و دواتر گواستراونەتەوە بۆ تورکیا و ڕادستی دەسەڵاتی تورکیا کراون یان بتەنێ ئەv هەژمارێک کۆ بەڵاوکردنەوە کاریە بەلگە بکەن یعنی ئامارێکە تەقریبی لە جەموە هەیەش بلیڤان 63 کەسان چەند کەسێن دژی کودبە دڕەوشەکە ینی هەمان ڕەوشێ دەبن ئێمە 60 حاڵەتمان تۆمار کردووە بەڵام پێشبینی دەکەین بە پێی راپۆرتی ڕێکخراوی دیکە کەوا نزیکەی 200 کەسی دیکە هەن کەوا دەستگیر کراون و گوازراونەتەوە و تا ئێستا دەستگیرکردن هەیە و گواستنەوە هەیە ئەو راپۆر خوندیە تەژینها ئاماژە پێکری ژمارەکان زیاتر لە گوندەوارێ سەرێکانیە ینی ئەف کەس هاتنە گرتن ji bo Tirkiye hatine şandin. Bi tenê li serêkaniyê rewşên bivî awayî çêbûne yan jî li Efrîn û hin deverên din jî heman rewş heye yanî dîsan xelk hatine girtin ji bo Tirkiye hatine veguhestin li wir hatine dadgehkirin. بەڕاشکاوی نازانین ئێمە و حاڵتانەی کە تۆمارمان کردوون لە سەرێکانی و گوندەواری سەرێکانی بوو بەڵام بەداخەوە هیچ ئاماژەیەک نییە کەوا تورکیا ئەم جۆرە گواستنەوەی ڕاگرتووە هیچ ئاماژەیەک نییە کەوا لە ناوچەی دیکە ڕوونەدەن بەڵام ئێمە حاڵی دیکەمەتۆمان ینی لە گۆری ئەمادەیە چلوونە هەیە ڕێکەفتنا جنێفە یا چاران ئەوەژی دراپۆرا خۆدا ئامێژە پێکری نابە وڵاتە کۆدەستێ خۆدەینە سەر بەشێکی ji axa welatekî din hem welatiyên wî welatî bibe cem xwe dadgeh bike. Ev ji aliyê yasayên navdewletî ve em bêjin çi cezayeke xwe heye di derheqê Tirkiyeyê de yan jî ev rapora Human Rights Watch dikare bandorekê çawa bike ji aliyê navdewletî ve. بێگومان چونکە گواستنەوەی سووریەکان لە ناوچە داگیرکراوەکان بۆ تورکیا پێشێلکردنی یاسای ڕکب پەیماننامەی جنێڤە پەیماننامەی چوارەم تایبەت بە داگیرکاری هەروەها ئەمە بە شێوەیەکی سادە تورکیا یاسای نەدەوڵەتی پێشێل دەکات و ئەرکەکانی خۆی وەکو دەسەڵاتێکی داگیرکار پێشێل دەکات و ئەمە دەبێ کۆمەڵگەی نەودەوڵەتی هەڵوێستی هەبێت لەوەی کەوا دەبێ ئەوان تورکیا ڕێز لە یاسای نەدەوڵەتی نێگەتیڤ یا نەرێنی کۆت و بەحساوێ دکی وێ چاوا ببە یعنی وێ ببە ئەم بێژن هاندانێک بۆ وڵاتان کو زەختێ و فشارێ لەسەر تورکیە بکە یان ژێ دەرێ دەرکەبە یان ژی هەریکێم پاراستنا
ژیانە هەموڵاتیان لەوێ دەرێ بکە کۆ دەڤەر دبن دەسەڵاتە وێدەیە. پێشبینی دەکەم شاری نەدەوڵەتی لەسەر تورکیا زیاتر بێ بۆ ئەوەی پێشەکردنی مافەکانی مرۆڤ و یاساکانی جەنگ کە لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆی لە سووریا پێشێل دەکات ڕابگرێ و ئەمە دەبێت کاری لە پێشینەی یەکێک بێ لە کارە پێشینەکانی کۆمەلگەی نەدەوڵەتی لەگەڵ تورکیا بە تایبەت لە بابەتی سووریا. ئەو بابەتی دووەم کە دەکرێت ڕووبدات تورکیا پەیوەندی بە دادگای نەدەوڵەتی هەیە ببرن دادگای ئۆروپی مافەکانی مرۆڤ هەیە و دەرفەت هەیە کەوا تورکیا ئەو بخرێتە ئەستۆی تورکیا بەرپرسیارەتی بخرێتە ئەستۆی تورکیا سەبارەت بە ئەو دەستگیرکردنەوە ئەو گواستنەوە دیکۆمنتکردن یانژی بەلگەکردنا بنپێکردنên mafê mirovan li wan deveran ji aliyê rêxistineke weke rêxistina rêxistina Human Rights Watch çi qasî zehmet e yan jî hûn çi zehmetiyan di warê belgekirinê de dibînin? بێگومان هەندێک جار دووچاری ئاسەنگ دەبینەوە بۆ تۆمارکردن و بە بەڵگەکردن چونکە ئەم بابەتە هەندێک جار لە هەندێک وڵات هەستیارە و لێکەوتەی دەبێت لەسەر ئێمە بەڵام کاتێک مافەکانی مرۆڤ پێشێل دەکرێن دەبێت کە تۆمار بکرێن بۆ ئەوەی بگۆڕێن و ئێمە ئەمە بەرپرسیارەتەکە لە ئەستۆی ئێمە ئەو زەحمەتێن زیاتر هەم بەحساوێ دەکەن کە هۆن ڕاستی وێتێن دەما کارێوە یێ بەلگەکردنێ بتایبەتی تە بەحسا تەگوتن بنپێکردنێن هەستیار هەنە حساس هەنە چنە ئەو بنپێکردن؟ بۆ نمونە هەندێک ناوچە هەن کە لەژێر دەسەڵاتی وڵاتانن یاخود کەسەکان کە ئێمە پێشەکردنی مافی مرۆڤان لە سەریان تۆمار کردو ئێمە ناتوانین بچینە ئەوێ بۆ نمونە سووریا کە لە ژێر لەو ناوچانەی کە ژێر دەسەڵاتی حکوومەتی سووریان یاخود لە ژێر دەسەڵاتی تورکیان Human Rights Watch ئەستەمە زەحمەتە بچێتە ئەو ناوچانە بە تایبەت ئەو ئێمە ناتوانین لەگەڵ حکوومەتەکان حکوومەتە جیاجەکان قسە بکەین ئەوە کاریگەری دەبێت بەهۆی ئەو ڕاپۆرتەوە. ئەم دخوازن وێ دەرفەتێ بکاربینن ئەم بەحسا ڕەوشە مافێ مرۆڤان لە ڕۆژئاوای کوردستانی و ناوچەیەن بن کۆنترۆلا ڕێڤەبەریە خۆسەر دەژی ژووە بکەن هونوەکە رێخستنا Human Rights Watch و سەرداناوێ دەرێکریە ڕەوشە مافێ مرۆڤان دبن دەسەڵاتداریە ڕێڤەبەریە خۆسەر و هەسەدێ دە چاوایە لە ڕۆژئاوای کوردستانی. لەو ناوچانەی کە سەر بە ڕێبەرایەتی خۆسەرین Human Rights Watch پێشەکردنی مافەکانی مرۆڤی تۆمار کردووە لەوانە دەستگیرکردنی ئەوانەی کە لایەنگری سیاسی ئەوان نین لە لانی حزبە سیاسیەکانی دیکەن حزبە کوردیەکان کە لەو ناوچانە و پێشێلکاری دیکە هەن سەبارەت بە ڕەودۆخی مرۆیی لە ڕۆژهەڵات و باکوور ڕۆژهەڵاتی سووریا و لەو ناوچانە بەداخەوە یەکێک لەو کێشانەی کە ئێمە ڕوبڕۆیان دەبینەوە لە ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی بەڕێوەبەراتی خۆسەرین چەکدارکردن و بە سەربازکردنی منداڵانە و لەلایەن یەپەگەوە و ئەمە لە چەند ناوچەیەک ئێمە تۆمارمان کردووە لە سووریا لە چەند ساڵانی ڕابردووش بەداخەوە ئەوە بەردەوامە بەڵام ئێمە هیوادارین ڕەوشەکە لە ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی خۆسەرین باشتر بێتەوە بە تایبەت دۆخی ئەمنی لەو ناوچانە سەقامگیر بەحسەوان کردی بتایبەتی ئەوە کە تەژی ئاماژە پێکردی لەسەر مەسەلات چەکدارکردن و ڕەشکردکردنا زارۆکان لە ڕۆژاوای کوردستان و ناوچەیان دبن ڕێڤەبەریە خۆسەردە کۆنترۆڵاواندا. ڕێڤەبەری حتا چ قاسی بەرسڤاوە بە ئەرێنی دەدەت بێ دەربارەیدا و چ ژوارە دەبێژە؟
طبعا بێگومان ئێمە نامەیەکمان پێش ماوەیەک نامەیەکمان بۆ ڕەوە نەکردن و بەرەبراتی خۆسەر وەڵامی داینەوە و ئەوان ڕاگەندرایەکیان هەبووکەوە ئەو جۆرە ڕێکارانە ڕادەگرن و سزای ئەو کەسانە دەدەن کە ئەو منداڵان بەسەرباز دەکەن لە ناوچەکانی ژێردەسەڵاتی بەڕێوەبرەتی خۆسەر، بەڵام بەداخەوە تا ئێستا لەگەڵ ئەو بەڵێنانەش کە ئێمە پێشوازیمان لێ کردوون بەداخەوە هێشتا چەند کێشەیەک هەیە لە ڕووی بتەمامی ئەو پرزگرێک بکریار نەهاتیە چارەسەرکردن لێش دەماکو مثلا بەرسڤا وەدایە بنامەیە و حتەنها حتە چ قاسی ئالیکار بوونە د مەسەلا بەگەڕاندنا زارۆکان و ڕاوەستاندنا چەکدارکردن و لەشکەرکردنا زارۆکان بە فعلی بکریار. لە هەندێک پرس بەڵێ، بەڵام دیاردەکە هێشتا ڕوونە لەو ناوچەیە. باش. gelekî spas Sara Keyalî lêkolînvana Sûrî taybet bi mafê mirovan li Human Rights Watch ji Emana paytexta Urdunê tu mêvanê mabûyî.